ئەمڕۆ لە هەولێری پایتەخت کۆڕبەندێکی نێودەوڵەتی گەورە بەڕێوەچوو لەسەر وشکە ساڵی و کاریگەریەکانی لەسەر ڕەوشی سیاسی و ئابووری لە عێراق و لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی میوانێکی زۆر لەو کۆڕبەندە بەشدار بوون هەم لە ناوخۆ هەم لە عێراق هەم لە دەرەوە بانگشتی میوانی زۆر باش کرابوو. ئێمە یەکێک لە بەشدار بووەکانی ئەو کۆڕبەندە لەگەڵمان دەبێت گفتوگۆی زیاتری لەگەڵ دەکەین بەڕێز دکتۆر فابرێس بەلۆنش نووسەر و ئەکادمیستی بەناوبانگی فەڕەنسی و پرۆفیسۆر لە زانکۆی لیۆنی فەڕەنسا کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. جەنابی پرۆفیسۆر بەخێربێ بۆ کوردستان و تایبەتتر بەخێربێ بۆ کوردستان 24 سوپاس دەکەین کە ئامادەی لەگەڵمان. ئەمڕۆ یەکێک بووی لە بەشداربوانی ئەو کۆڕبەندە کە ئێمە زۆر بە گرنگیەوە باسی دەکەین. ئەوەی تۆ تێبینیت کرد ئەوەی تۆ بەلاتەوە گرنگ بوو چی بوو؟ لەم کۆنفرانسە بینیم کە خەڵکی زۆر گرنگی بە گۆڕانی کەش و هەوا دەدەن و بەرزبوونی پلەکانی گەرما دەدەن چونکە بە دڵنیاییەوە کوردستانیش کاریگەری گۆڕانی کەش و هەوایی لێ دەرکەوتووە و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ئاگادارەوە دەوێت چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە. لەگەڵ ئەوەشدا حکوومەت باش تەیەگە کە ئەم دۆخە خراپترە بێ و خراپترە لە ناوچەکانی دیکەی عێراق چونکە دەبینین بە بیابانبوون دەستی پێ کردووە، کۆچی بە کۆمەڵ دەستی پێ کردووە لە گوندنشینەکانەوە بۆ ناوشارە بنە شارنشین. بۆیە ئەکرێ بێنە هەرێمی کوردستانیش و خەڵک دێت لێرە شوقە دەکرێ خانوو دەکرێ بۆ مانەوەی لە ماوەی هاوینە چونکە ناوچەکانی دیکە ناتوانن ئەوەندە گەرمە ناتوان بمێننەوە. بۆیە دەبینین کە ئەمە گۆڕانکاریەکانی وردە وردە دەست دەکەون دەردەکەون و لە داهاتوودا هێشتا زیاتر دەبێت. پێویستە کوردستان چ بکات یان چ لەسەر کوردستانی لازمە پێویستە کو ڕۆپڕۆیە وان مەترسیەن حشکە ساڵیە و گۆڕینا کەش و هەوای بکیتن. یەکەم دەبێ بەنداوی زۆر دروست بکەن زیاتر دروست بکەن مەبەستم بۆی کە ئەو ئاوەی کە هەیە لە هەرێمی کوردستان سوودی لێ بگرن گلی بدەنەوە چونکە دەزانن کە تورکیا و ئێران زۆر بەنداوی گەورەیان دروست کردووە لەسەر سەرچاوە ئاویەکان کە دەڕژێنە عێراق و هەرێمی کوردستانەوە و کوردستان ئێستا بووەتە شوێنێک بۆتە سەرچاوەیەک ئاو بۆ عێراق کە زۆر گرنگە. هەرێمی کوردستان گرنگە چونکە لە با بڵێن دیجلە و فرات ئاویان کەمە بێتەوە بۆیە زۆر کارێکی زۆر استراتیژیە بێ بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق بۆ یکەم ئاوە گلی بدەنەوە سوودی لێ ببینن. ئەمە ئەنگاوی یەکەم لەگەڵەوە شادەبینین کە دەیانەوێت سیستەمی کلاسیکی ئاودێری بگۆڕن بۆ سەردەمێکی مۆدرنی ئاودێری بۆی کە ئاو زیاتر بە فیرۆ نەدرێت چونکە بۆیە دەکرێت کاری باشتر بکرێت لەم بوارە و کردداری پراکتیکی و کردداریش هەیە بەڵام بەداخەوە لە ناوچەکانی دیکە عێراق ئەم پلانە کردداریە نابینین. ئێمە دەبینین ئەگەر کۆچێکی ژینگەی ڕوو بدات ئەوە بەبەستم عێراق و ناوچەکەی بە دیاریکراوی بەشێکیان ڕوو دەکەنە هەرێمی کوردستان بەشێکیشیان بۆ ئەوروپا ئەو خەڵکەی کە کۆچ دەکەن بەهۆی وشکە ساڵیەوە. پرسیارەکەم ئەوەیە بۆ تۆ جەنابی پرۆفیسۆر ئایا پێتانوانیە دەبێ وڵاتانی ئەوروپا چاوێکی زیاتر و هاوکارێکی زیاتری هەرێمی کوردستان بکەن لەو ڕۆوە؟ بەڵێ چونکە ئەگەر ئەم خەڵکەی کە بەهۆی گۆڕانی کەشوهاوە لە ناوەڕاست و باشووری عێراق و بێنە هەرێمی کوردستان بۆی کە لێرە بمێنەوە بە دڵنیاییەوە کوردستان ناتوانێت پێشوازی لە هەمویان بکە بۆ نمونە 40 ملیۆن عێراقی بێنە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە ناتوانێت لە خۆیان بگرێت بەڵام ئەم خەڵکە ناچارە بێ بچێتە تورکیا و لەوێشەوە بۆ ئەوروپا و بە دڵنیاییەوە بێتە هەڕەشەیەک بۆ سەر ئەوروپا بەگشتی. بۆیە زۆر گرنگە بۆ ئەوروپا هاوکاری هەرێمی کوردستان بکە هەماهەنگی لەگەڵ بکە چونکە لێرە گۆڕانکاریەکان دەرکەوتون و ئێوە هەستان پێکردوون بەڵام کاری باشتان کردو بۆ ڕۆبڕۆبوونەوەی ئەم گۆڕانکاریەکانی کەشوها بۆیە کوردستان ئەبێتە نمونەیەکی زۆر باش و سەرکەوتوو بۆ هەموو عێراق و بۆ هەموو ڕۆژڵاتی ناوەڕاستی دەتوانم بڵێم. ئێمە وەکو ئەوروپا ئەمانەوێ کە با بڵێن دەردانی
گازی کاربۆن CO2 دوانۆکسیدی کاربۆن کەم بکەینەوە لە ڕێگەی بەکارهێنانی تەکنۆلۆژیای نوێوە بۆ کەمکردنەوەی گۆڕانکاریەکانی کەشووە بەڵام لە هەمان کادا لە چین کە ئەوان گازە دەردراوەکانیان زۆرن کە کاریگەری خراپی هەیە لەسەر گۆڕانی کەشوهەوا وەکو ئەمریکا و ئەوروپا نییە کە هاوکارن لە کەمکردنەوەی ئەم گازە دەردراوانە بەڵام زیاتر چین پشت ئەم بابەتی پشتگوێ خستووە و گۆڕانی کەشوهەوا و بەرزبوونی پلەکانی گەرما دەبینی زیاترە بێ بۆیە ئەگەر لایەنێک باپەندە بێ لایەنێکی دیکە ناتوانێت پلانەکەی خۆی جێبەجێ بکات چونکە ئەمە هەوڵێکی گشتگیرە و هەڕەشەیەکی گشتگیرە بۆ هەمومان بۆیە ئەکرێ پێکەوە هەمومان هاوکارێکی زۆر باش بین و کەمبوونەوەی ئاویش هاتە زەنگام مەترسیە لێدایە یان گەشتێوی ئاستی و ئەوروپا ئەمریکا ڕۆژئاوا بگرنگی vêyekê werbigirîtin ev korbend û konferansê li ser asta navxwejihanî tênekirin ji bo robrobûna wan metirsiyan henî geştê wî astê ku zenga metirsiyê hatibîte lêdan بەڵێ زۆر گرنگە بۆ وڵاتانی ڕۆژئاوا کە هەبوونی ئەم کۆنفرانسانە گرنگە بۆی کە کاردانەوە و تێگەیشتنی خەڵکی ناوچەکە تێبگەن بۆیە سیاسیەکانیش گرنگە و ئاگاداریشن لەوەی کە کێشەیەک ڕوبڕوویان بووەتەوە و هیوادارین و بە هەوڵێکی هەم لایەنە و بەدانانی سیاسەتێکی حەکیمانە و بەدانانی سیستمی مۆدرنی ئاودێری و بە دروستکردنی بەندا و گەورە بتوانین کاریگەریەکانی کەم بکەینەوە منم هەفتەیە لە بەسڕە بوون بۆ نمونە 24 کاتژمێر با بڵێن کارەبای هەیە بۆ شارەکە بەڵام ئەمە بەردەوام نابێ چونکە ئاو کەمە بێتەوە وە کێشەی کارەبا دروستە بێ بۆیە با بڵێن وزە کەمە بێتەوە بەگشتی و لە هاویندا دەبینی کارەبایان نامێنێ بۆ چونکە ئاوەکە کەم بووتەوە و خەڵکی تووشی دەردیسەری زۆرە بن و خەڵکی ناتوانن ئاوی پاک هەوای پاک کارەبایان دەست بکەوێت بۆیە ئەوەی کە لە بەسەر کراوە بەڕاستی بەردەوام نییە ئەمە نەبوونی سیاسەتی باشە نەبوونی سیاسەتێکی دوورمەودایە نەبوونی دنیابینیەکی باشە بڵێن کە بەردەوام بێ و ئەم کێشەیە چارەسەر بکە بۆیە زۆر گرنگە کە سیاسیەکان تێگەیشتنێکی باشیانە بنابێ کارەبا بەلاش بدەیە خەڵکی بەڕاستی بۆ دەبێ پارەیەک لێ وەربگری بۆی کە کێشەکەی پێچارە سەر بکەیت بەڵێ بەڕێستان لە ماوەکانی ڕابردووشدا زۆر سەردانی کوردستانتان کردووە بۆیە بەلامەوە گرنگە بزانم چکە باسی بەشێک لە چارەسەرەکانە کرد بزانین سروشت و هەڵکەوتەی جوگرافیا و ژینگەی کوردستانتان بەلاوە چۆنە کوردستان بەڕاستی زۆر ناوازەیە من زۆرم خۆشەوێ و هەر کاتێک کە ئێمە ئێرە من هەوڵەیەم کە 3 ڕۆژ پشوو وەربگرم بچمەش سەر شاخەکان بچمە بارزان چۆمان چونکە بەڕاستی زۆر ناوازێ زۆر جوانە وڵاتێکی زۆر جوانە گوندەکانی زۆر جوانن من دەبینم کە ئەوروپیەکان کە دێنە ئێرە یەکەم شتێککە نەچنە سەر چیاکان بەڕاستی زۆر جوانە دەربارەی پێگەی هەرێما کوردستانê تێڕوانی ناوچیە لەسەر ئاستێ نێودەوڵەتی ئەف ژینگەیە هویە جوان و ئەف سروشتی هویە جوان کوردستانê هەیە ئەف کەلتورێ پێک بە ژیانە کوردستانی هەیە لەسەر ئاستا نێودەوڵەتی ینی تێڕوانی ناوچیە ji بۆ پێگەی هەرێما کوردستانê کوردستان بە گوێرەی دەستوری عێراق هەرێمێکی سەربەخۆی و با بڵێن لە وڵاتێکی ئۆتۆنۆمی لە وڵاتێکی فیدراالیایە هەرێمێکی ئۆتۆنۆمیە بۆیە ئێوە دەبێ شەڕ بۆ پاراستنی ئەم ئازادی و ئەم ئۆتۆنۆمی خۆتان بکەن بۆ نمونە پاراستنی ژینگەش بە هەمان شێوە ئەمە شتێکی فێدراالیە و گۆڕانی کەشوها کاریگەری لەسەر ئێوەش دەبێ بۆیە دەبێت بڕیاری خۆتان بدەن کاری خۆتان بدەن بڕیاری یەکلاکەرەوەی خۆتان بکەن چونکە ئێوە بەشێکن لەم وڵاتە دوجار کاریگەریەکەی لەسەر ئێوەشە بێ و ئێوە دەتانەوێت باشترین بۆ وڵاتەکەی خۆتان بکەن ئەگەر بەغداد پێم وایە بێ سیاسەتەکەی باش نییە و لەوانەیە گرنگی پێنەدا بەڵام ئێوە دەبێت گرنگی بە خاک وڵاتەکەی خۆتان زیاتر بدەن ئەو قسانەی کۆتاییت ڕایکێشان بۆ پرسیارێکی سیاسی با تێکەڵاوی گفتوگۆکەمانی بکەین چونکە بیرمان نەچێت ئەوەی ئەمڕۆ کە باس کراوە وشکە ساڵی و گۆڕانکاری کەشوهەوا لەسەر ڕەوشی سیاسی و ئابووری
باسی کێشەکانی هەرێمی کوردستان و بەغداد کرد ئێستا بۆ خۆتان نەزانن ئێمە فشارێکی ئابووری زۆرمان لەسرە تا چەندە گرنگە بەغدا بە پێی دەستور مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستاندا بکات. بەڵێ بە گوێرەی دەستور دەبێ بەغدا پشک و بودجەی هەرێمی کوردستان بداتە هەولێر بۆیە بەڵام نەی کردووە چونکە حکوومەتی عێراق دەیەوێ ناوەندگەرا بێ ئەوەی کە پێ دەڵێن سنترالایزیشن کە دەیەوێ هەموو دەسەڵاتەکان لە بندەستی خۆی دابێت بۆیە هەوڵەدا کە یاسای نوێی هەبێ با بڵێن هەر محافظەیەک هەر پارێزگایەک بە شێوەیەکی سەربەخۆ دەنگ بدا واتە دابەشی کردو بۆ بازنە و تەنها دەیەوێت کە کوردستان دابش بکە و کێشەی بۆ دروست بکە و وا بکات کە سیاسایەک دابنێ یاسایەکی هەڵبژاردە دابنێ کە لە بەرژەوەندی خۆی بێ بۆ نمونە ئەگەر هەر شتێکت ئەوێت تۆ دەبێ بچیتەوە بەغدا واتە دەسەڵاتی تەواوت نەبێ لە هەرێمەکەی خۆدا ئەوە ڕوونە بەڵام بەغدا دەیەوێت کە گوشار بخاتە سەر ئەتۆنۆمی هەرێمی کوردستان دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بۆیە ئابووری وەکو کارتێکی فشار لە دژی هەرێمی کوردستان بەکارهێنەوە بەکاری ئەهێنێ بۆیە من پێم وایە فەڕەنسا و ئەوروپا و ئەمریکا دەبێت پشتیوانێکی زۆر باشی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن و بەغدان ناچار بکەن کە ڕێز لە ئەو دەستورە بگرێت کە هەمووان دەنگیان پێداوە. زۆر سپاس بۆ شروڤێنتە لێ پرسەکا کورد ئەگەر بەرسفەکا کوردیژی هەبیتن دەما میێوانên کوردستانê têne کوردستانê دەماڤەت گەڕن بەحسا جورên xwarinên kurdewarî dikin li herêma Kurdistanê xweşiya xwarinên Kurdî beyna te çûne gel xwarinên Kurdî. بە دڵنیاییەوە زۆرم پێخۆشە خواردنی کوردەواری زۆر خۆشە بەڵام کێشەیەک هەیە کە زۆرە واتە زۆر بەخشندن زۆر سنگفراوان بەڕاستی. سپاس دکتۆر ڤابریس بەڵۆش نویسکار و ئەکادمیسیەنی بناوبەنگی فەڕەنسی و پرۆفیسۆر ji zanîngeha Lyon gelekî spas بۆ ئامادەبوونەتە.